کامل نەبوون کە سیاسەتتانە کرد بڕامان بینەوە پارتی بووی تابیان بووی یەکێتی بووی ئاڵای شۆڕش بووی بزوتنەوەی گۆڕان بووی کامیان یەکشتە زۆر زود کۆمەڵەتان تەسلیم کرد لەو ڕۆژۆ ئێمە تێگەیشتین کەمان جەلال کۆمەڵەیە کاک نەوشیروانیش ڕابەرە پێشرەوە لە کۆنفرانسیە کاک نەوشیروان 21 دەنگەهێنێ مەلا بەختیار 20 دەنگەهێنێ کاگازات هەورامی هەستا وتی هیوا هەیە تازە بۆ بە کۆمەڵە لامو کە زیاتر دەنگێنەوە هیواشەیە دروستکەری شۆڕشە دەنگتان نەیاوەتێ یا الله کاک سالارم کاکەجان بژێت باشن زۆر خۆشحاڵ بووم بە دیدارت گفتوگویەکی زۆر خۆش و سەنگین و بەڵام سەریح ئەڵەن پیاوێکی زۆر ڕاشکاوی تەسەور ناکەم حەزە لە پرسیاری نەرم و پرسیاری مجامەلە و ئەوانە بێ ئەژزانی بەرنامەی منە دیوەوەنە چیەکە بەرنامەی تۆ زۆریشم بە لە پرسیارشت ناترسی کاک سالار چیەکەڵێ بێڵێ باشە بیژۆکۆ خۆی حکایەتەکە بۆی ژەرمەوە جا کام حکایەت خۆش هیچ نەپرسیوە هەموویان حکایەتە فەرموو کاک سالار ئەچین لە ئاسمان گفتوگۆکەمانەکەین باشە باش یاڵا برایان ڕێنوێنیمان بکەن چی بکەین چۆن سەرکەوین لەکوێوە ئەمە جێگەی کاک سالارە کاک سالار لە سەرکەوتنەکەدا تێبینیم کرد لە وەرزشەوانە چێت وڵای تر لە پێش مەرگایەتیا خۆ دەزای هەر ڕۆشن بووتر بەتایبەتی ئەوە ئەتوانم بڵێم ئاساری هێشتا ماوە ڕۆشنەکە لەوان نەبوو تەڵان جا وەرزشیشم کردووە وەخت خۆی یاریکەری باسکە و بالە بووم لەتەقەبێ زۆرتر کاتەکانە بەچی بەسەر وڵی بە خوێندنەوە جارەگەر بتوانێ نیو سەعاتی بڕبەرەگە هەرەوە خوێندنەوە بەردەوام بەڵام کاک سالار زۆر جار تێبینیە کەم لە ئەوانەی کە بیرەوەریان نووسیوەیە ئەوانەی کە لەسەر ڕووداوە سیاسەکان گفتوگۆکەن زۆریان تۆ بە شایەتە هێننەوە لەبەرەوەی لە ناو ڕووداوەکانی شاخ و شارا بووی لە هەفتاکان و لە بەتایبەتی لە دوای هەفتا و پێنجە هەتاوەکو ئەمڕۆ هەتاوەکو بزوتنەوەی گۆڕان بەڵام ئەوەی کە لە ناو ڕووداوەکانە بێدەنگە خۆتی کەمترین دەرکەوتن کەمترین دیدار ئەمە ئەسکوت و علامەت ڕیزایە یا ئەم بێدەنگیە چییە؟ وڵی من خۆم گوێم لێ بێ ئەو قسە ناکەن بەڵام من هەموو ئەو شتانی کە ئەو ڕووداوانە ئەمێ بیژێڕمەوە زۆر جا من پەلم نەکردووە لە نووسینەوە لە ڕاستیە هەمیشە و تو خەربیرە ناچێتەوە نابیرم ناچێتەوە من دایمە وتومە ئینسان کامەڵ بێ ئەو شتانە بنووسێ باشە دەتوانێت بنووسێ هێمنانەتر دەتوانێت بینووسێ باشە بەس پێ دوایە ئەو کاتە کامڵ نەبوون کە سیاسەتتانە کرد ئەو جیاواز بوو جیاواز بوو تۆی سەبتوێ سەردەمێکی دوور و درێژە پڕ لە ڕووداوە پڕ لە سیاسەتە پیاسەتی غەڵەت سیاسەتی ڕاست باشە جاری وە خەتەرناک بەڕاستی کە تاسیری هەبووە لەسەر میلەتەکەمان لەبەرەوە تۆ بۆ ئەوەی بە توانم بڵێم باش بینوسیتەوە بە ویژدانەوە بینوسیتەوە دوور لە خۆڵ کێشانە و شتانە یعنی بینوسیتەوە بۆی خزمەتی هەر ئێستا هم داهاتوش بکەی ئەبێ وەکو خۆی بیژێڕێتەوە لەبەرەوە دایمە تەسەورم کردووە وتومە باپەلە نەکەم ناڵێم نەمنووسیوە حازرم تقریبا حازرە ئازانە نووسیوتە یا ئیدیتە زۆر کردووە وەڵاهی من هیچ باکم لە کەس نییە لە ڕاستیە باشە نامەوێت تا بۆم بکرێ نامەوێت خەڵک برینارکەم بەڵام ئازایانە ژەی نووسم بەڕاستی خۆمانایەوە نییە کە منیشە چی بوودەوە ڕاست بێ ئەوە بێ خەڵک خۆی قەزاوت بکە بزانێ ئەم بۆ چوونێ ئێمە ئەم تەرحە لەو ئەو خلافاتانە ئەو بۆ چوونانێکە هەیە ئێمە ڕاست بۆ یا ئەو ڕاست بۆ ئەوە شەیە لەکایە کاتێک کە بیرەوەریەکانتان نەخوێنمەوە هەستەکەم کۆمەڵی خەڵکی ناساز و بەیەکەوە نەکڵۆک چوونەتە ئەو چیایە ئەوەندەی خەریکی خلافی شخصی بوون ئەوەندە استراتیجی هاوبەشتان نەبووە حزب لەگەڵ حزب سەرکردە لەگەڵ سەرکردە مەسەلەن هەر لە ناو یعنی حزبێکی نیمچەبەرەی وەکو یەکێتیە ئەم بەرە لەگەڵ ئەو بەرە ئەو بەرە لەگەڵ ئەم بەرە یعنی پێدوانیە ئەم گرفتە گەورەکەی کورد ئەوەیە ئەو هەموو نەکڵۆکی و ناسازیەتان لە چیاوە هێنایە ناو شاریش ڕەنج
ئەو گێڕانەوانە زۆر مبالغەی تایە هیوا هەیە خۆی نە لە بڕیار بەدەست بووە نە دەورێکی ئەوتۆی بووە باشە کەچی لە پڕەکە کتێبێکی وەنگیان نووسێل وەڵا لە فڵان شەڕێکمان کردو لە فڵاو خۆی دائمە بە مەسوول پیشانە کانەما ئەو لەناو ڕووداوەکان بووە شتەکانە جێڕێتەوە باشە چونکە هیچ قوڵاییەک چونکە هیچ عمقێکی فکری باشی نییە یاخود بەشدار نەبوون ناو سیاسەتەکانە لە خۆی دێ قساکە ژینە بەڕاستی ناکۆچی بۆ دەرەجێ نەبووە بەخی لە ناکۆچیمان هەبووە لەسەر فکرەمان بوو لەسەر سیاست لەسەر هەڵوێز هەمان بوو بەڵام باشە بۆ نمونە باسی خۆت بکەم ئێستا بۆ نمونە بینەرانی بەڕێز ئەم پیاوە بەڕێزە لە ڕووداوەکانی شاخ و شارە لە گەنجیەوە لە قوتابیانەوە هەتاوەکو دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بەردەوام سەرکردە بووە کەسی هەندێک جار یەکەم بووە دووەم بووە سێەم بووە یا دانیشتووە و بەردەوام هەر ڕۆڵ و کاریگەری هەبووە هەر ناوێکی دیاری هەبووە ئێستا لەوانەیە لای گەنجێک ئەوە پرسیار بێ پارتی بووی قوتابیان بووی ئەو کاتە هەموو خەڵک پارتی باشە یەکێتی بووی ئاڵای شۆڕش بووی بزوتنەوەی گۆڕان بووی هیچم بیر ناچووە هەرەوە بوو ئەم ناجێگیریە چییە تۆ نەئەدگونجایت یا شوێنێک نەبوو جێگەی تۆ بێتەوە ئەمە بۆ خۆی ناتەبایی و نەکڵۆکی نیە هەموو ئەو شتانی کە باسێکی کاکە هەمویان یەکشتن هەمویان لە ناو چیانێکا بوون لە ڕاستیە بەڵام ئەمە لە ئەنجامی بۆچوونی جیاواز و ئێمە بەڕاستی قەت هینێکمان نەکردوێنێ قەت ناکۆچیمان لەسەر مەسایلی شخصی ئەو شتانە نەبوو بەش بە حاڵی خۆم باشە ئەوەی کە بڕوان پێ بووە ئیشم بۆ ئەوە کرد دەزانم بەس چۆن هەموو یەک بووە ئێوە هەندێک جار تەخوینی یەکتان کردووە هەندێک جار گەیشتۆتە تەسفیەی فیزیکی هەندێک خەڵک لەم خلافانە لە ناو چووە لە ئاڵای شۆڕشا خەریک بوو مەلابەختیار و هاوڕەکانە تیا بچێ ئەگەر یەکبوون ئەم شەڕە بەخسەمی یەکبوون بانە یەکبوون نایەگرتن بەس هەمووی لە ناو چیانێکەوە هاتووە لە ناو چوارچێوەیەکەوە هاتووە یعنی یەک سەرچاوەتان یەک سەرچاوی هەبووە ئەم سەرچاوەیە بۆ وای لێ هاتووە باشە خۆی لە هەر لە ئەساسە یەک مەسەلەن ساڵی بڵێن 75 بەدواوە ئەسڵا ئێمە کاتی لە دەرەوە بڵێن بۆ پێشمەرگایەتی بەڕاستی ئێمە هەر نشمان نەزانیەکەی نیشتمانی چی تێناگەشت هەند بڕوامان پێ نەبوو هەندێکمان ئەسڵەن من خۆم هاتوومە دەرەوە لیانە پرسیمەوە چێن ئەمون نامان کۆمەڵی کوردستانە مارکسیەکەم لێکرد بۆ ماکسیلینێ و نەوەکۆ خەڵک پێیان ناخۆش من نامان کۆمەڵی کوردستانە وردە وردە ئیتر کاگعالی عسکەری ئەوان هاتنە دەرەوە و پێکەوە بوون و ئیتر تۆ ئەبێ بۆ گونجەی لەگەڵ ئەو برادەرانە خۆشتان نزانین زورفێکی یەکجار سەخت بوو ئێمە پێویستمان بە هەموو کەسێ بوو کە پێکەوە بین لە ڕاستیە هەندێک لەوانەی کە لەگەڵ حەڵکردنی کۆمەڵیان نەبوون باسی کۆمەڵەت کرد بۆ بورەیتر لە ئاسمان گفتوگۆکان هەروە بێ هەندێک جارۆک و کتێب نییە هیوادارم زنجیرەی بیرت نەبچڕێنم ئەوانەی کە حەلبوونی کۆمەڵیان زۆر پێ ناخۆشە باز لەواکەن کە ئێوە زۆر زوو تەسلیمی کۆمەڵەتان تەسلیم کرد لەسەر ئەمە وەڵامێکت هەیە کاکە ڕەنج ئێمە لەو ڕۆژۆی مامجەلال هاتۆتەوە لەسەر سنوورەکە کە ئێمە ڕۆشتون بۆ ئێوێ لەو ڕۆژۆی کە گفتوگۆمان بوو تا ناخۆشیشمان بوو لەو ڕۆژۆی ئێمە تێگەیشتین کە مامجەلال بە حساب کۆمەڵەیە تێگەیشتین کە ئەو جیهانبینی ئێمە هەمانە لە کۆمەڵا تەواو بۆ خالیفی بۆچوونەکانی مامجەلالە تێگەیشتین لەوە ئاخر بەس ئەم تێگەیشتنە لەکوێوە سەرچاوی گەرخۆ تەنزیمی فکری و سیاسی ئێوە ئەوەندە مەودایەکی فراوانی نەبوو تەنانەت بگاتە کادرەکانی کە لە دەرەوەی وڵاتیشن تا بەنی تێگەیشتنەکەی ئێوە لەسەر باتیل نەبووە؟ نە چونکە بەهێزترین تەنزیم لە ناو ئەو چوارچێوەیە کە نایەکێتی نیشتیمانی بوو کۆمەڵە بووە کۆمەڵە خۆی هەڵگیر سەرێری شۆڕش بوو باشە و هەمووی اعتیمادی هەموو برادەرانی کە لە دەرەوە بوون لەسەر کۆمەڵە بووە هەر مامجەلال کۆمەڵە نەبوو بۆتان دەرکەویا کاک نەوشیروانیش
ئێمە ئەو کاتە بڵێن کۆمەڵێ گەنجی خۆمان بە چەپ و مارکسیەوە نازانی و تونگیش بووین و لەوانە بن کە کۆمەڵە بە هیچ شتێ لە دنیا ناگۆڕینەوە ئامادەین هەمووی لە پێناوی نەگەری ئێمە کادرەکانمان پێشوەنگەکان هەمووی تێی بگایە تێی نەگا ئەمە شتێکی تازەیە چوارچێکی تازەیە جیاوازە لە حیزبەکانی تر باشە ئەبێ بیپارێزین ئەبێ خۆی ببێ بەشە دەبێ بێ بە حیزب حتا مانجلان نامێکی بۆ ئێمە نووسیوە ئەو کاتێک کە هێشتا لە شار بووین خۆمان شاد بۆ ئەڵێ کۆمەڵە یەکێتی نیشتیمانیمان دروست کردووە وەکو بەحرێک بۆی کۆمەڵە بە ئارەزوی خۆی مەلەی تیا بکە اینجا لە نقطەیشکە ئەڵێ کۆمەڵە ڕابەرە کۆمەڵە پێشرەوە کۆمەڵە بێ لەناو ئەمە بێ حزب کۆمەڵە خەوات کات بێ بە حزب مامجا وای بۆ ئێمە نووسی لە ڕاستە ڕەنگە بۆ لایەکی کەژی لەو برادەران جۆری کە نووسی بێ ئێمە ئاوا ئیستیقبالمان کرد بەڵام کە بینیمان و تێگەیشتنەکانی و بۆ چوونەکانیوانە بەڕاستی تێگەیشتین هەر ئەوەیە کە ئەو حیزبی شێوێ کە ئەو حیزبە پان و پۆڕانی کە لەگەڵ فکر و بیرڕاکان ئێمە ناگونجێ بەڵام دوای شەهید ئارام کاتێکە کۆمەڵە ئیتر سەرکردایەتێکی دروستە بێت و سکرتێر و ئەوەی بۆ دروستە بێ لە ئێوە نابێ کاگنەوشیروان ئەگات لە کۆنفرانسیەکە یعنی ئەمە چۆن ئێمە ئەو بۆ بە سکرتێر بەڵا ئێمە ئیتیجایەکی یەکجار بەقوت بووین لەناو کۆمەڵە ئێمە هیچ وەلامانە مهم نەبوو سەرکردایەتی بینیاننا بەس هەندێکیان قەنەعەتیان وایە کاگنەوشیروان ئەو دەمە خۆی کۆمەڵە نەبووە چۆن کەسە کۆمەڵە نەبێ ئەبێ بە سکرتێری کۆمەڵە تۆ لەوانەی کە باوەڕەوە کۆمەڵە نەبووە بەڵێ کۆمەڵە نەبووە من خۆم مفاتەحەم کردووە لە دۆڵی گۆستێ لە مەسەلەسەکە کاتونێتەوە کاگنەوشیروانتم لەگەڵ کاگارێمەش قسەمان کردووە ئەگە جەنابی لەگەڵمانە ئیژەکەی زۆرمان پێخۆشەوە وەکو خۆمان بگول لە قیادەیان باش وتی بیری لێکەوە ڕۆژی دوای وتی باشەیەم لەگەڵتانە ئیژەکەم ئاوایی بوو کاک مەلا بەختیار لە دیدارێکی مناڵێ من داوام لێ کردووە ببێ بە سکرتێر ئەوە بەڵێ ئەو داوای کردووە لەویانە کاتێک کاگارم شەهید بووە باشە من لەوێ نەبووم من بە ئیش چوو بوومە دەرەوە نردویانم بۆ دەرەوە باشە کۆمەڵێ برادر لە زوروفێکی سەختی ناخۆشە کۆمەڵێکی لێ بۆ زۆر خەرچی لێ بوو نەبوون نە کۆنفرانس بوون لە کۆنگرە بڵێ کۆنگرە بووە بڕیاریان داوە کە قیادەیەک دروستکەن لەوە قیادەکان دروست کراوە کە منیژیەکێک بووم لەوانێت کە بەغیاب هەڵبژێراو لەوە کاگنەوشیروان بۆکو بڕێن بۆک برا گەورە حتایان داوە ئاوایی بوو باشە بە من بڵێ بڵێ کاگنەوشیروان حەقی ئەوەی هەبوو بیکەن بەوە من هەموو هێشتا زۆر بۆ زۆر لەبەری کاگنەوشیروان خۆی ئەندێکگەڕێتەوە ئەڵەن خلافەکانی تۆ لەگەڵ کاگنەوشیروان لەوێەوە دەستی پێ کردووە لەبەری تۆ خۆ پێ وا بووە ئەگەر بێتە سەر ئستحقاق ئەمە ئستحقاقی تۆ بووە من هەرگیز وابیرم نەکردوێتەوە هەموو ئەوانێک کە بە درێژایی هەموو وەختەکە لە شاخ و لە شار من بناسم من هەرگیز وابیرم نەکردوێتەوە من تەنیا ئەو کەسانە باشە قبوڵە و بەلامەوە گرنگن و ئامادەم لەگەڵیانە کار بکە بۆ سرائی بەرامبەرەکەم کە لەگەڵ فکر و بیرۆڕاکانی ئێمە بگونجێ ئەی سرائی تۆ چی بوو لەگەڵ کاگنەوشیروان لەسەر ڕۆژانە بوو لەبەرەوەی ئەوان لە ساڵی هەشتا ئەسڵەن کاگنەوشیروان ڕازی بوو لەگەڵ مامجەلال و دکتۆر مەحموود حیزبێکی پانوپۆر دروستکە ئێمە ڕازی نەبووین زۆر بەتوندی وەستاینەوە باشە وەستانەوە بەڵام لە هەموو لە زۆر مەحەڵتەیە مەسەڵەن بەردەوام هەر کاگنەوشیروان یا سکرتێرتان بووە یا بەرپرسیشتان بووە یعنی ئەمە دەلالەتی ئەوەیە کە ئەو بەهێز بووە و جاری واشێ ئێمە ئەوە بەهێز بووین جۆشمان لە کەس نەگرتووە بۆ خۆمان شت بووین و کە تولی بەهێز بووین لەناو پێشمەرگا هەبووین لەناو کادرەکانە زۆر بووین باسی کۆنفرانسیەکەکەین کۆنفرانسیەک غەڵەتی ئەمە بوو ئێمە خۆمان هەڵ نەبژاردووە لە کۆنفرانسیەکەمە ڕاستە هەڵبژاردنەیەک کرا ئەوی لە 50 زیاتر نەهێنێ ئەوە ئەبێ جارێکی هەڵبژاردن هەڵ نەبژاردووە لە کۆنفرانسیەکە کاگنەوشیروان 21 دەنگەهێنێ مەلا بەختیار 20 دەنگەهێنێ عەرزک
ما هو حكايتك بۆ بژێڕم بە زوایەوانە با حکایەتەکە بۆ بژێڕم کاک نەوشیروان گیرا بوو بە هەموو توانای خۆمانەوە ئێمە هەوڵماندا هەندێک خەڵکی ئەتوانم بڵێم نازانم نایە بنێم چی درۆزن یا چی ئێمە بە هەموو شێوەیەک هەوڵماندا کاک نەوشیروان تووشی هیچ مشکلەیەک نەبێت ئێمە ئەوانەی برادەرانی حەمی حاجی مەحموو ئەوانە هەموو ماون الحەمدولله ماون ئێمە قووەتێکی زۆر گەورە بوون من و کاک بەختیار و تقریبا 300 پێشمەرگە زۆر بوو ئەو کاتانە بڕاب کە بمانویستایە لەگەڵ برادەرانی کە کاک نەوشیروانیان پێبوو زەربەی گەورەمان لێیان نەمان کرد شەوێک هەر لەو مەنتیقانە پێش پێشمەرگەی ئێمەیان شەهید کرد لەبەر خاکی کاک نەوشیروان تەقەیەکمان نەکرد ئەو کاک وەها بووانەمان هەموو لەگەڵ ئەبوومیان شایەت هەرچی حزکەکان حسێک داوای کرد بۆ ئەوی ئێمە بۆیان بکەین هەموو ئێمە موافق بووین هەر بۆی کاک نەوشیروان هیچی لێ نییە کە کاک نەوشیروان باشە یعنی ئەتوانم بڵێم نیمچە بەردانێک بەریاندا بوو لای ڕەحمەتی کاوی شێخ لەتیف بوو ئەو بوو یارمەتیە لەگەڵ هیچیان ڕێی کرد هادووتیان کاک نەوشیروان ڕای کردو کە کاک نەوشیروان ڕای کرد عەتفێک دروست بوو لە ڕاستیە عەتفێکی زۆر دروست بوو بە فرسەتی زانی هەڵێکین بکە ینی داوای کۆنفرانسی ئێمە کە قیادەی شۆڕشەکە بووین لەناو پێشمەرگا بووین هەموو شتێک بووین لەنەوە ئێستا ئەسڵەن ئێمە دانەنیشوین تەکبیرێکیش بکەین سبەینە کۆنفرانس بۆ حسابەی ئێمە ئەو کەسانین کە دروستکەری شۆڕشین باشە خۆمان ئەمەمان کردووە هاتوین ومان زانی لە کۆنفرانسەکە سبەینێ بۆ ئێوە مفاجا بوو بۆ ئێمە حسێنمە کاکە یەک جێویست ئەمە عەجایب دروست بوو کە لە ژیانی کۆمەڵان نییە درۆزن هاتە ناو کایەکەوە باشە پیاوی ئینتیهازی نازانم چی و کانەما ئێمە زەعیفین و وەکو هێنەوە نێ پەلامارێن پەلاماری قسە یانی وەنوەنە بەڵام هێشتا هەچی هێز مەسوولەکانی پێشمەرگەی لەگەڵ ئێمە بوون هەر لەو کۆنفرانسا هەچی مەسوولی پێشمەرگەی کۆمەڵەیان هەر لەگەڵ تەیارەکەی ئێمە بووین ئێمە لەبەر خاتری کۆمەڵە قسەمان دەکرد وتوان بە ئەمەش بڕوا هیچ مشکلە نییە هەڵبژاردن بوو وتیان ئەوەی لە 50 کە زیاتر هین کەمتر بێنێ انتخابا دەکرێت بەڵێ باش ئەمان چیان کرد بۆ خۆیان بۆ حازر کردو مەسەلەن لە شار باژێرەوە دە 15 کەس هات تومەزۆوان هێناویانیان کرد بە کۆنفرانس هیچێکەوانە شاتون لێوێ بابێن والحاصل قەرەباڵغیان کرد ئێمەش لە شوێنی خۆمان وەساوی چەند کەسێکمان دەرنەچووینەوە لەو جەوا تەمان لەو جەوا دەرنەچووینەوە 4 کەس دەرچوو 4 کەس دەرچوو کاک ئازاد هەورامی هەستا قسەیەکی زۆر بەتومی وتی حەزدان قسەکانی بکەم وتی هیوا هەیە تازە بۆ بە کۆمەڵە لامو کە زیاتر دەنگێنەوە هیوا شەیە دروستکەری شۆڕشە دەنگتان نەیاوەتێ ئەلا کولین بوو بە دەنگە دەنگەوەی کاک مەسەڵات چاوڕەژە ساو مەلا بەختیارە ساو میشە سام زۆر بەهێمنی قسەم کرد لە ڕاستیاوەتم پیرۆز بە ئاهلی کۆنفرانس پیرۆستان بێ هەر کەسێ بێ من هەر کۆمەڵەم و هەر شتێک بڵێ من ئامادەم جێبەجێکەم و من ئاوای دوایی خۆ حافیز هەڵسایەتی نەدەرەوە تقریبا نیوەی کۆنفرانسەکە لەگەڵ هاتە دەرەوە یعنی ئێستا 4 کەس هەڵبژێراوە 5 ماوە ئەو من ئەمە ئەیجێڕمەوە کە لە گۆڕان بووم لە ژوورەکەی تر کاک نەوشیروان دانیشتبوو ئەمە ئێستا بۆ دەجێڕمەوە باسم کردووە حتا لەژانی ئەوەی کە بۆ کاک نەوشیروانە گەڕاوەتەوە ئێستا بۆ بینەرەکان مێگەڕێتەوە ئەوەی کە پێکەوە بووین کە کاک نەوشیروان وتومە ئەوانەی کە مێژووە شێوێنن قسەم ئەوە تەوان ئەڵێم حقیقەتی کۆنفرانس بەم شێوەیە بووە کاک نەوشیروان هابووە لامان وتی دوێنێ زۆر ناخۆش بۆ شتانە ڕوویە باشە ئێوە پیاوی قارەمانن پیاوی ئەوەن من افتخارەکەم ڕەفیقی منن و ئەوانە تکایە خۆتان هەڵبژێرنەوە ڕووی کردە من وتی
ساڵە یەک ساعت باسی خەبات و تێکۆشانی تۆکەم مشتم کاک نەشوان ئێمە هیچمان نەکرد خۆمان دروستکردی هەموو شتێکین هەموو هێزی پێشمەرگە لەگەڵ ئێمایە باشە قەح نەبوو توا بکەی ئێمە چ خراپێکمان لە وتی داوای لێبوردنەکەم چی لێ وەزانمە ئەبوو شەهابیشی لێ بوو کە ئێستا ماوە کاک مەلا بەختیار بوو کاک ملا زۆمار کاک بەکری حاجی سەفەر وەزانم کاک داروشی لێ بوو ئەلا گولین وتی دەباشە وتانیم وتم بخۆمەڵا ژێر بوو بە کاک ئازاد دەورامی وتی ئێژ تووا بخۆمەڵا بوو کاک ملا زۆمەری وتی ئەمیژ ناکەم وتی دەباشە من پێشنیارێکەکەم تکای لێم قوبوڵکەن وتی بە ئەم چوار کەسە تا پلونێم بەردەوام بن لە پلونێمە کە گرین و دوای ئەوانە وتوان چەند ساڵی خایانم پلینەوە ئیتر پلونێم نەگیرە شت تێک چوو مفاوەزات هات بەشاکیری ناخود قوڵ بۆوە نەگیرە ئەوە باشە با پرسیارێک ئەمە ئەوەیە حەقیقەتەکەی بەم شێوەیە لەبەرەوە ئەمە ڕاستی و دروستەکەیە چ کەسێک غەیرە زەمە ئەڵێ ناڕاستیەکە ئەگەر کۆمەڵا حەل نەبووایە پێ دوایە ئێوە بەردەوام بوونایە باشتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی پرسی کوردتان نەکرد پان و پۆڕتر و فراوانترە بوون ئێستهدافی ئامانجەکانتان زیاتر ئەکرد یان ئەو کاتە وەکو خۆتەڵی گەنج بوون و خوێنتان هەڵچووە و حەزمی طموحەکانتان زیاتر لە تواناکانتان ئێمە نین کۆمەڵەما حەل کردووە ئێمە هەتا ئاخر نەفەس دفاع مەگەر حەل نەبووە ناڵم ئاڵای شۆڕش چییە؟ ناویان نا ئاڵای شۆڕش ئاڵای شۆڕش ئەو کۆمەڵانەیە کە لەسەر خەتی ئێمە ناومانەوە خەتی شەهیدانان ئەمەیە کۆمەڵی ڕاستەقینە ئەوان ئێمە بووین نەگەوانەی کە لە بیرۆڕای کۆمەڵە لایەندا کرد حزبەک هەموو شتەکانیان شێوان لە ڕاستیە تۆڵی لەسەر خەتی ئارام بەڵام شەید ئارام بەڵام کۆمەڵا پێتانەوترا عێراقچی پێ دوایە مەسەلە نەگەر شەید ئارام بمایە ئاوا عێراقچی وە عێراقچی نەبووین بەس ئەزانم بەس ئەمە خۆ من دروستم نەکردەوە ئێمە عێراقچی نەبووین بەس هەبوویان نەبوو قەت نەبوو لە هەبوو ئەزانی کەی ئەو کات لە سەرەتای دروستبوونی کۆمەڵە ساڵی هەفتاوانە ئەو کاتە هەبووە ئاڵای شۆڕش پەرچەکردداری کۆمەڵەکان بوو کە نەیانتوانی ئیدامە بە کۆمەڵە بن ئێمە ڕەگۆڕیشەمان هی ئەو ناکۆچیان نەبووە کە لە دۆڵە گۆستەوە دەست پێکە کە مامجەلال ئەوان هاتوونەتەوە لێەوە دەست پێکە باشە و ئەمە سرعە بەردەوام بوو ئاڵای شۆڕش کستێکی تر بوو بۆ ئێوە ئاڵای شۆڕش بناوی جەریدەکەوەیە بۆ ئەوەی ئەوەی ئیسیدام نەکەن مەچەنەمە ڕەمان نەبووە ڕەوما بووان بەناوی کۆمەڵەوە ئیشکە کاکمەلا بەختیارەڵێ ئەو ناوە شەید ئارام ناوی ناوەینی ڕۆژنامەکەیە شەید ئارام ئەو کاتە ئاڵای شۆڕژ نەبوو جەریدە هەبوو جەریدەکە نایە ئاڵای شۆڕژ بەڵام ئیتیجای نایە ئاڵای شۆڕژ نەبووە ئەمە ئیتیجای کۆمەڵە بووە هەر ئێمە کۆمەڵە بووین خۆ ئێمە خۆمان بە کۆمەڵی ڕاستی و دروست زانیوە لە حەقیقەتە یانێ ئاوا بووە کەتیت بەجێ هەشتەوە بوویتەوە بە گۆڕان جیهان بینێکەش پانجی ئاواز بوو سڵتە تەڵەب بووی هەمیشە ویستە کەسی یەکەم بێت وازە فکری خۆ بێنە لە مەبادی ئێبێنە ماستا و چی بە نەتانویست تۆ شتێکی جیاواز لێکێتی دروست بکەن یعنی ئەو یەکێتی کە جاران هەبوو ئێستاە نەخێر کەس ڕاوێشتان پێیەکا بەوانەی کە ماندوو بن بە یەکێتیەوە ئەوانە باشیان بکەزیە پیاوێکی ترسنۆک نەبووە و هەرگیز ڕۆژە لە ڕۆژان پاکانەیەکی نییە وەفایلێکی بەعسیبوونی نەبووە